لە بری ئەوەی حکومەتی هەرێم بەر لە جەژن موچەی مانگی چواریش بە فەرمانبەران بدات کەچی بە لیستی دابەشکردنی موچەی مانگی سێوە پابەت نەبووە و پێدانی موچەی بەشێک لە خانەنشینان و فەرمانبەران بۆ دوای جەژن دواخست. بەوەش دابەشکردنی موچەی مانگی سێ دەچێتە مانگی پێنجەوە. دواخستنی موچەی بەشێک لە فەرمانبەران لە کاتێکدایە بەپێی داتاکانی پەرلەمانتاران حکومەتی هەرێم مانگانە 12 ملیۆن بەرمیل نەوت بە زیاتر لە $100 دەفرۆشێت، بەڵام ئامادە نییە لە وادەی دیاریکراوی خۆیدا موچەکەی بدات. ئابووریناسێکیش پێی وایە بە بەرنامە سزای سیاسی فەرمانبەرانی هەرێم و بەتایبەت فەرمانبەرانی سلێمانی دەدرێت ئەگەرنا داهاتی پێویست بۆ دابەشکردنی موچەی سەرجەم دەستە و وەزارەتەکانی سەر بە حکومەتی هەرێمی کوردستان ئامادەیە. ڕۆژانە حکومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 400,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ و داهاتەکەی زیاترە لە با بڵێن تریلیۆنێک دینار، بەس داهاتی نەوت، بێژگە داهاتی ناوخۆ، بێژگە داهاتی گومرگەکان. یعنی خۆی گرفتەکە لەوە شایە کە ئەوەی کە ئەڕوا بۆ خەرجی نەوت کەس نازانێت لە پێناوی چیایە و بۆ چییە، یعنی کۆمپانیای حیزبی تایە، کۆمپانیای حیزبی دەسەڵاتی تایە، یعنی پێم وایە خەڵکی ئێستا وشیارە هەموو ئەم شتانە ئەزانێت. پەرلەماندارێکی کۆمەڵی دادگەری ڕای دەگەیەنێت کە موچەخۆران بوونەتە قوربانی گەندەڵی و خراپی پەیوەندیەکانی دوو حزبی دەسەڵات. بەدریە ئیسماعیل ئاشکراشی دەکات بەهۆی خراپی پەیوەندیەکانی پارتی وێکێتی لێژنەیەکی پەرلەمانی کوردستان کە مەبەستی بە دوواداچوون بۆ گرفتی موچە پێکێنرا بوو کارەکانی پەخرا. سەبارەت بە دواکەوتنی موچە ئەمە خۆی ئەوەی کا جێگەی چۆنەڵی تێڕامان و جێگەی سەرنجە و جێگەی نیگەرانیە ئەو ڕێکەوتنە نهێنیی بینی هەردوو حیزبی دەسەڵاتە کە 53-47 و ئەمە وای کردووە کە دوو ئیدارەی مالی لە هەرێمەکەدا دروستکە ئەوە جێگەی نیگەرانیە لە هەرێمێکی چەند ملیۆن کەسیدا داهاتی نەوتی هەرێمەکە سنوورێک لەی سودمەند بێ سنوورێکی تر پێی سزا بدرێ. ئەمە بەڕاستی هەردوو حیزبی دەسەڵات تاوانبارن کە ڕاستە هەرێکێکیان ئەوی تریان تاوانبارەکە، بەڵام ڕێکەوتنی نهێنی هەیە ئەم بابەتانە کە دەخرێنە ڕوو بە تاوانبارکردن و تانە لە یەکدان تەنها سیناریۆیەکە لە تەبەن لە ڕێکەوتنی نهێنی هەیە ڕێکەوتنی ژێرزەمینیە ئەمە جێگەی نیگەرانیە چۆن دەبێت لە هەرێمێکی چەند ملیۆن کەسیدا داهات نەگەڕێتەوە بۆ چۆنەڵی خەزێنەی گشتی. ئێستا حکومەتی هەرێم لە باشترین دۆخی داراییدایە و داهاتی مانگانی زیاتر لە تریلیۆنێک و 200 ملیارد دینارە، بەڵام خراپتر لە ساڵانی پێشوو موچە دابەش دەکەن لە کاتێکدا داهاتی مانگەکانی سێ و چواریش لە دەستی حکومەتدایە کەچی هێشتا موچەی مانگی سێ بە تەواوی دابەش نەکردووە. پارتی وێکێتی بەردەوام موچەخۆرانیان کردوتە قوربانی گەندەڵی و ململانیەکانی خۆیان و تا ئاستی گیان لە دەستدانی موچەخۆر لە سەرەی موچەدا بێباکن بەرامبەر خەڵک. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.